لەو ڕۆژانە زۆر گران بووە خاستن لەو ڕۆژانە یعنی بەڕاستی کەلوپەل لە نرخی خۆی زۆر زیاد بووە خاستن ئەوەی کەلوپەلی خواردەمەنی مەسەن برنج و بڵێن قەیسی و شتانێک کە خۆراشی زۆر زۆر زیادی کردووە قەیسی پارە ئەو وەختە وەڵام نەک پارە وەختە پێش 2 مانگ بە 3.4 بوو ئێستا بۆتە 6 و 7 ڕاستی گران یعنی خاستن بۆ چینی بڵێن یعنی مام ناوەندی و مۆچەخۆر و فەرمانبەر و ئەوانەی وەرزێروانێک کار و کرێ کاروانێک کار دەکەن یعنی بەڕاستی شتومەکان لە حەدی خۆ زۆر زۆر گرانە بەڕاستی ئەوەی کە بڵێن ئیشی ڕۆژانە بکەنەوە وەڵڵا ئەوەی بڵێنەوە بەڵام ئەوانەی کە بڵێن هەر خوان دەوڵەمەندن و ئەساسەوە دەوڵەمەند بڵێ ئەوانە دەتوانن بەڵام وەڵای چینی بڵێن فەرمانبەر و چینی ئیشکەروانە نەوەڵە ناتوانێت ینی بە سزمانە ئەوانەیە کە لێرە و دەستگێڕانە ینی ڕۆژانە 15,000 یان هەیە چۆن دەتوانن بەرگەیە و گرانی بگرن یعنی بەڕاستی گرانەکە لە حەچوەتە دەرێت. کە تۆ بێتە سەر بازارەکە هەموو شتێک گرانە هەر کەس شت ناکرێت و بازار وەکو جاری جاران نەماوە هەیسە گرانیە و بێمەعاشیە و خەڵکەکە زیاتر نیەتی کەت بێت شتێ بکڕێ هەموو شتێکیان گرانگرە پێشتر تۆ پارچەیەک تەکڕی لە جوملە مەسان بۆ نمونە بۆ مناڵین بە 3,000 4,000 ئێستا بۆ تێتە 8,000 9,000 ناوەڵا چت گران بووە هەیە نیەتی ناتوانێت بکڕێ توانێت کڕینەکەی نییە نایکڕێ تر شتەکە بازارەکە زەعیفە بێتەوە لە بۆنەی سی لە بۆنەی و بازارەکە کزە بێت بازار کز دەبێ هەموو شتێک کزە بێ هەمووی گرانیە کابرا ناتوانێت بێت شتێ بکڕێ یەکەم شت هەم مەعاشەکە نییە هەم گرانیەکە وەڵای کابراش بۆی دەرنایانێ بێەوە ئەو شتە بکڕێ ئەو لا بکڕێ ئەو لا بکڕێ ئەو لا بکڕێ بازار برنج گرانە زەید گرانە حتی دێ گرانە لەلایەش بنزینیە لەلایەش ئەرزاق نییە هیچ شتێک نییە هیچ کارەکە نییە بەخوای دە پەنجەمەیە سنعاتکارم ئیشم نییە حەمباری دەکەم لە بازاڕێ هیچ شتێک نییە نازانیت چ بکەی ئوموری مار و مندارت کو بەڕێوە ببەی ئەگەر هەبێ خۆشە علاگەی پڕ دەکەیەوە دوسێ علاگە شتی دەکەی ڕێت دەبێ مارێ لۆ مار مندارت بەس چییە دەبی ئەوش ئەو شایە دەبێەوە دەبی بەڕازیلی ببێەوە بەڕازیلی ببێەوە ئەو شتەش پێویستی تا ئەوی ببێەوە ئەگەر نا نییە ئەوە کارەکەی ئەوەیە حکوومەت وەکو زەریبە و کری باج و ئەو شتانە گران بووە ینی مەسروفاتی ئەوەی خەدەمات و خزمەت گوزاری ئەوانە زۆر گران بووە کری کارەبا و کری مۆلیدە و خزمەت گوزاریەکانی حکوومەت بە تایبەتی زۆر سعریان بەرز بوویتەوە هەمووی ئێستاوە لەو فترەی کری ئەوەی دوکانەکانی زۆر گۆڕایە ینی دێن على ئەساس گرانیکەن دوکاندارش نعیلاج ئەشای بەگران بفرۆشی وەکو دەنا ئەشیا بەنسبەت ئەشیا گران نییە ئەگە ئەشیا بازی لەسەر نەبی لە حدودەکان بێ باز وەرنەگرن هیچ شێشە نابی ئەشیا هەر هەرزان دەبی ئەشیاش هەیە بەخۆی پێداویستی لەگەر معاشە لەگە موچەیە کە موچە درێ عالم بە زەوق دەبی ئەشای دەکڕی موچەش نەدرێ عالم زۆر بەکەمی دەکڕی ئەوەی کە زۆر زۆر زەرورە ئەوەی زۆر پێویستە گەنا هەموو کەس ناکرێتن ئەشیای وەکو پێ ینی ئەشیای زیاد ینی ئللا ئەو شتێک کە پێویستی بی ئەوانەی کە زەرورە ئەوی دەکرێتن ئەگەنا ئەشای بە زۆری ناکرێت زاران